لە پارێزگای دۆکین ئەو شارەی کە بۆ پارتی وەک فریادرە زوایە لە زۆربەی تنگانە و ناخۆشەکاندا هەر دهۆک وە فریای پارتی کەوتووە لە خولەکانی ڕابردووی پەرلەمان پشتی شێری پەرلەمانتارانی پارتی هەر لە دهۆک بووە بۆیە ئێستاش چاوی لەوەیە ژمارەیە کاندیدی بەهێز لە دهۆک هەن کە چاویان لەوەیە خولی پێنجەمی پەرلەمان لەسەر کورسی پەرلەمان دانیشن یەکێک لەوان ڕڤین گرووری کاندیدی ژمارە 7 پارتی دیموکراتی کوردستان کاک ڕڤینگەنگ باتت باش بەخێر بێ بۆ بەرنامەی چی دەکەن خێر بن سەرچاوان چاوی تۆ خۆش بێ مانەویاتان چۆنە خۆت وەکو کاندید پارتی مانەویاتان چۆنە مانەویاتمە زۆر بلندن چونکی ما باوەری بە خەڵکی خۆ هەیە ئەم خۆتنە خەڵکی خۆدا ببینین خزمەتە خەڵکی خۆدانە پارتی لە خولەکانی ڕابردوو بە بەهێزی لە دۆک دەرکەوت چاوەڕێ ئەوە کە ئەم جارێ جواب بێت ئەم جارە ئینشاڵڵا باشتریش دەبزانین چۆن دەبێ ئێمە دەست بە بەرنامەکە دەکەین فەرموو ئێمە ئێستا لە ئۆفیسی کاک ڕڤینگین لە لقی یەکی پارتی دیموکراتی کوردستان کاک ڕڤینگ تاوان ماوەیەکی زۆر بەرپرسی پەیوەندیەکانی لەق بووی وەنیە کاک ڕڤین بەرپرسی دەستگای خێرخوازی جەنابەت کە بەرپرسی پەیوەندیەکان بوویت و ئیشت ئەوە بۆ پەیوەندی لەگەڵ حیزبەکان دروستکەی پەیوەندی لەقی پارتی یا با بڵێن پارتی لەگەڵ حیزبەکانی تر چۆنە دهۆک طبیعەتی خۆ دهۆک پەیوەندیت و یعنی هەکە لە هەندە جهە دیتر پەیوەندیت پارتی و هەندە لایەنێ دیترێ تێکچۆژی بن بەلێ دهۆکی دایمەن جەوەکی هێمنتر هەیە جیاوازیت چییە لە دهۆک ینی جیاوازی هەر خەڵکی دهۆکێکی وایە و کەش و هەوای دهۆکی کەشێکی ئارامە یعنی ئەو ململانە حزبی زیاتر تێدانینە و بەری خەڵکی زیاتی بەرژەوەندیە ینی بەرێ لایەنەژی زیاتر بەرژەوەندیە خەلکیە ینی خۆتمەوە خەلکی دەن بن لەم ئینتیخاباتە پارتی حازرە بۆ ئەوەی کە ئەو دەنگانەی پێشتر لە محافظەی دهۆکە هێنا ئێسش احتیفازی پێ ئۆکاوی پارێزێ ئەس باوەرکەم پارتی ئامادەیە و زیاتریشی دەنگاوین ترش بەرک و پارتی تەجروبەخوا هەیە ئەزمونەکە سیاسی هەیە پارتی بووە ملکی خەلکێکی خەلکەمی خۆتنەوە پارتیە دادبینن هێزێکە چجارانەشکێت چنکی ئیرادە و هێزە خۆش خەلکی کوردستانی وەرگیری یعنی ئێوە دەنگتان دلێرە بۆی بە خەڵک بڵێن دەنگمان بدەنێ بەدەنگی بەرزوا دەڵێ ئینشاءڵڵا بەدەنگی بارز دێبێژین و زۆر باشە من تۆ پێکەوە چین ناو خەڵک لەوێ ڕەنگە خەڵک پرسیاری هەبێ ڕخنەی هەبێ و تۆ جوابیان دەدەیە پێکەوە چینە ناو خەڵک و لەوێ کاگەبین ڕوبەڕووی خەڵکەکەینەوە فەرموو دایمان ناو خەڵکی داینەوە دەچینە دەیکەرم بەس خۆوەکو پێشمەرگایکم یانی حەسی من ناوە بەرلەمانی سوبایی بچم وەکو نینەراتی و پێشمەرگا بکەم ساڵانە سنگەرە پێشمەرگەی زۆر گلەیی هەنە چی دەکەن بۆ پێشمەرگە بەرنامەی پارتی بۆ پێشمەرگە ئەڤەیەک و چونە بێت ڕۆژێک بۆ هەبوونە پێشمەرگەی ینی دایی بوونە پێشمەرگەیە بێتە دانان ئەرکو مافین پێشمەرگا بێنە یاساکردن ینی ئەڤە حەتان و کەت بیتن لەشکرێکی یەگرتی مەهەبیت نه هەر لەشکرێک بێژم تابعی لایەنەکە یان ڕەخەکی vegirê دای لەشکرێکی یەگرتی مەبیدە ئەرک و مافین پێشمەرگا بێنە یاساکردن پلەبەرزیە دادپەروەریە یا ڕاتبە ئێستا دەچینە ناو خەڵک حقی وان ئیسرەت ناکوشتێ ئازادی ئەمە بادینان هەر نییە ئەوە هەندە ساڵە لێژیکەن هەر برا وەکی بەری بن ئەوە کێ بوو دەیگوت ئەو چیان لێ ئەو چۆ ئەو جۆرە پارتیە ئەوە وەرەکە ئەوە کاندیدی پارتیە ڕڤین خۆتی پێ بناسێنێت چی بەراس ڕێبن کروریمە کاندیدی پارتی دیموکراتی کوردستانم لەسەر لیسا 1970 ژمارە منجی هەفتەیە باشە هیچ داواکاریەکە هەیە لە پارتی کاندیدەکانی پارتی دەبێت چ بکەن لە پەرلەمان
شكر ما شكر ها ما الله هندا صورة شكر هل بلا وكي بري بنت چیان کردووە لا وش لكينا چ نەکرینە هذا بورتي عادي هیچیان نەکردووە هذا ما كنا هذا لو كنا بجنا بدرامك ئەم گلەیانی خەڵک کاگربین گلەی خەڵک خەڵکی سەرچاوە مرۆڤ فەرگیریتەوە چونکی خەڵک یعنی پارتی ئەم دایمەن وەختەن بژین پارتی ئەم نابژین بەحسی سەرکردات یان بەحسی حکادران لە قانونکەین ئەم بەحسی خەلکیتکەن خەلک هەمی خۆت ناوە پارتی داد بینیتن لەوە گلەیەتان ئەم وەرگین ئەگەر دهۆکە توش مۆتۆیەکی وەرە ببینی و تانوکەت و ببینی دهۆکێت و دەبینی یا ئاوایە ئەگەر زانکۆلی نەبوو چەندین زانکۆیەتین ئەگەر ڕێوبان نەبوون بێگەوێ حتا سەر سنووری تورکیاژی هەر گوندەکەیە ئاوەهای کارەباهای ڕێگە هەی هەمی تشتێک چوێ یادیش هەمیە گرنگترەوەیە پارتی کوردستانە پاراست ما دیتن فترەکێدا 16 ئۆکتۆبەری کوردستان کەتەت مەترسیەکە مەزندا ئەگەر سەرۆک بارزانانی پارتی و پێشمەرگی پارتی نەبایە ئەم vێگەوێت بووگە بێ ئازادیە نەدژیان تۆ چیەکەی بۆ ئەم خەڵکە ئەڵێ مامان بەسەر نەکەن کە چوونە پەرلەمان ئێمەتان لەبیر بێ بۆ خەلکی خۆشت بێژین ئەوە ماگوتی پارتی یعنی هاتیە کردن مرۆڤ نەشت بێژت ناهاتیە کردن بەس بێژین هەمیش هاتیە کردن ڕاستیژی داخوازیت خەلکی گەلێکتمان ئەڤڵ کوردستانی هاتیە کردن ئەگەر ئەم بچین جنوبی ببینین عێراقی ببینین قەیرانان و کەپسەر تورکا داهاتی ببینین ئەمێ دێ مەمنونی حکومەتە خۆبین احتیمال ئەم کاگربین بسارە لە جەناب دەکەم ئێستا ئەم خەڵکە لێرە من او زحمت و تعب ما بلي بلاش على چ بوو او انفوليف ما كاتين يعني صفريج وما بخشيمي ودنا حتى ما بصيروا انفوليت كان كو عقي انفوليت كو عقي وون انستروت ودنا كوشني كو عقي وون انستروت بارد أو حقنا لايكي لو يمنع دو بەتەمان چی بکەن بۆ خەڵک ئەژێ یەکم وەکیوانیت هاتیمە ئەمفال کردن تەرحیل کردن دەربەدەر کردن و گەلە گەلە ڕاست بێژت دەنگی مژیل گەل دەنگی وانە ما ئەو دەنگی هەندە سەرۆکی حکومەتێژی من بەری چەند ڕۆژەت ڕووداوژیدا ئەو ئەوە ئەمفال مەگوتی ئەوانژی مادەیەکی من یەک بەسارە لە جەناب دەکەم ئێستا خەڵک هەمووی لێرە کۆبەتەوە گوێ لە جەناب باش بە دەنگی بەرز پێیان بڵێ چی دەکەن لە پەرلەمان بە کورتی پێیان بڵێ دەچنە پەرلەمان چی دەکەن چۆنە بەرلەمانی پارتی هنزانم پارتی بەرنامەی خۆیە هەی پارتی یەک چاکسازیە دێ دەستپێکرد بوو دێ بەردەوام بکەن دوو پارتی دێ بنیاتنانە ئابۆرەکە پێس کرد پارتی هۆڵە بەرلەمانی دێکەتە جهێ براتیە ناکۆکیە ژێڕاکەتن ئەوە هەوڵن تەبیعی نەسەرتە هەمیژی بدەستمە بێن چوار پارتی دێ هەوڵ دەتن لەشکرێکی پێس چێکات بۆ پاراستنە خەلکی کوردستانی و ئێمنی خەلکی کوردستانی پارتی دێ هەوڵ دەت فەرسەتێت شۆلی بۆ گەنجە و خەلکی دیترێ چێکیان ما بحثی چاکسازیەکە بەری 4 ساڵەکەت و پارلەمانی کرد بەتەو چ نوعی چاکسازیە دیشنی چکات بۆ مە بحثەیەکە ڕابردوو کەش نییە کە داهاتی کە بحثی چاکسازیەکە بۆچی دەڵێ پەرلەمان نییە دیوە پەرلەمان نییە بۆ هیچ پارلەمانی پارلەمانی نینن بۆ من بحثی سەحبەتێکی و چاکسازیەکی بکەتن یا هاتیەکە تۆ لە دوورەوەتت پەرلەمان کووە پەرلەمان نییە بۆ پەرلەمان نییە ئەوە نییە پەرلەمان هەیە ئەوە نیە قانون دەردەکەم ناوێتی قانونێکم نیان کردو چاکسازی نه بلا بحثی چاکسازیەکی بکات 4 ساڵن شەڕێ ئێرهابێ بوو شەڕێ داعشێ بوو ئەم مەڤیای نەوێ ئەم گرێدای عێراقی نە عێراق یا کەتیەت تەنگەڤیەکە چاکسازی باسی چاکسازیت کرد لە 4 ساڵی ڕابردوو چاکسازیتان کردووە ئێوە وەکو پارتی کە حکوومەتیان بەدەستەوە بوو حتمەن دەسەڵاتدار بوون پارتی حکوومەتیان بەدەست پرۆژێ چاکسازیەژی حکوومەتێدایە بەرلەمانی و بەرلەمان کێ لە پەرلەمان پەکی خستووە ئەو پرۆژێ ئەوێت هۆڵە پەرلەمانی بەردە و دەرکەتم پەکی پارتی هەمی هەوڵە خۆ لێوەکەت بۆ ئەو تش دووبارە دەست خۆش بچینە جێیشتە ئەو برادری تۆ دەیناسی بچێتە پەرلەمان چ بکە شيتا برلماني من بوري دي قالت شتوكا اوي برنامج هاي دي خدمته هجور وفقير بچێتە پەرلەمان چ بکات چ بکەمل خزمەتە ڕۆشنبیرە یا پێشمەرگە یا ئاوارە یا كزج بينك کەس لەبیر نەکات تۆ پێ دوایە ئەوانی تر خەڵکیان لەبیر کردووە هەندێک کۆژ بیکرد
جنته هجده معاش المتى يدخورين او معاش دان ابد چلو 2 سال جیاس پیش مرگه برای شهیدی چلو 2 معاشت خوراوه هجده معاش هجده معاشت خوراوه بگوره هجده معاشی تو خوراوه هی خانه نشینی چی دکن با خلق حتما اگر اوی کرد چه والله دي سوباسيون تو براد وایه که هجده معاشك ورا قريتوه عملت هيك والله بشتي مرنيه كم مسؤولة لوا والله في حكمة مسؤولة حكومتيش هذه والله حكومتيش او انا وين يا كاغرفين شوني باشی باشي داست بزانم چی دکه تو هستا باشی او برس کروا او کاغرفين دناسي نايناسي تمنان نسینو وەکو منداڵێک ئیش دەکەی کاسپی دەکەی کا گرڤنگ بچێتە پەرلەمان چ بکە باشە زۆرۆکە چ بکەین چ بکە بۆ زارۆکان چ بکە بۆ ژیانی ئێوە مەسەلەن چ بکە چ باشی وەرە مام حاجی وەرە کدی وره داوای ژنمان لێکە آره والله هنا الآزادية ئازادی نییە لا والله صفر آزادية آزادية مبادئنا نهرنية لە ئازادی بادی لا صفر بۆچی نشوف بس آخذنا بكام ئەوە نیە ئاخری كردستان قشتي آزادية آزادية ئازادی نینە مافی قسەکردتان نییە أجا هبا نقدر نسيج جدان دا آخذ دا راسيات بس نشوف آخذ أنت بيجول أنت بتشوف آخذ أسبوعي خو خرابك الزاران دي كي كان وكي من نشوف آخذ لا بتشوف آخذ حتى مريجنا راسينا أبا جوازش من التشيكي ساكن من التشيكي أما قلت شو دەچی ديتشم دقيقة برنا بس من سەفەر دەکەی أنا من فيرا کاک ڕبین هەزاران گەنجی وەکو ئەمە ویزەی وەرگرتووە جوازی سەری خۆی هەڵەگرێوەڵە ناژوێرە زانه کایسنجار بازوا ببات حزو داخازیت مروی و شیانت حکمت مروی بلکه جیک جدانه تو بیشل وی ولاتی و همی گنجا فرصت چه ببند شول بکن تعیین ببند هم زانین 4 سال نعمت ناف شرکی دایدشین تعیینات نمانه قیران آبوریه گنج راستی یعنی به امید بویا حتی حدکی کاک ڕبین بۆچی نایڵن خەڵک قسە کاش سنجر از قد بار ماکم اگر نه الا بال ویری به آزادی پیش 4 کامیری ناف چوبت بی و اف یا خانه هستا خانه درد بری یه آزاده و 4 کامیری به رودا و مثلا آزادی شولينا عملينا بس فيت امجي هند الحكمة تاخو نجرن بيجابو امت قيرانا كان نباش دا دورمان دوري منا يارد منا حتى في قافي امنشم سربسي بشنا مصر يعني المثل انسان وضعي نيقاشة فيت ام بشكي هاري كاريا حكمة تاخو بكن نهما شولينا سبابش ما حكمتي راستا از ديفوانم شولينا خديس كري شهيدي ما وبراي شهيدي ما حتى في قافي انظان مراتب شعر داجينينا بس بلا مادام جيراني ما هي مادام هوالي ما هي بلا من نبل بله لقينا كوتاي برنامج باشه بله شتي مهم بكورتي بيان بلاي بكورتي شتي مهم چی بود لەگەڵی ئەو خەڵکانە کە لای تۆ بمێنە بچی لە پەرلەمان ئیشی بۆ بکەیت شتی پەن مهم تشتی گلکی مهم طبعی داخازیت گنجانه داخازیم پیشمرگا و اوین انفال بویانه دوید خال مروف خالوام کتا خودان دوید ارکومافین پیشمرگا بو بین داوین کرن بۆ ئەمانە دێ چی کێ لە پەرلەمان بو اوانه همی حلاقه وکو پیشمرگیک از هول دم و همی ببینه یاسات و زنه حتی جیانا خلق کردستان نیت یاسا کردن چه اداره دا چه سنگریت پیشمرگاتی دا چه پلبرزی دا چه راتبا دا چه هر تشکی دا زۆر باشە حتی نه یاسا کردن تو نشی بیدادیت وی ولاتی دا زۆر باشە کاک ڕبین لە بەرنامەکەی ئێمە هەم ئێستا هەم بە خەڵکیش زۆر بەڵێنەدا ئەم بەڵێنانە مسئولی لەو بەڵێنانە اوت مگوتین سر وکو تا که کسی که از مسئولم خانه گورم دست خوش وکو به. پیشمرگه دمینم زۆر سپاس بۆ بەشداریت لە بەرنامە چی دەکەن هاتیە کۆتایی ئەم هەڵقەی بەرنامەی چی دەکەن تا هەڵقەیەکی دیکە و لەگەڵ کاندیدێکی دیکە خواتان لەگەڵ